لە دوای وەرگرتنی پۆستی سەرۆک کۆماری عێراق و باشکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنە عێراقیەکان یەکێتی لە هەوڵی دانانی پارێزگارێکی نوێیە بۆ شارەکە و کاندیدی خۆی دیاری کردووە بۆ ئەو پۆستە. بە پێو زانیاریانەی دەستپەیام کەوتون یەکێتی و عەرەب و تورکمانەکان گەیشتوونەتە ڕێککەوتنێکی سەرەتایی بۆی پۆستی پارێزگار بدرێتەوە بە کورد و یەکێتی ئەو پۆستە وەربگرێت لە بەرامبەردا سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان و جێگری پارێزگار بۆ عەرەب بێت. سەرەڕای ئەو هەوڵانە پارتیە و کاری یەکێتی بە نەزۆک ناو دەبات و ئاماژە بەوە دەکات بەبێ کۆدەنگی لایەنەکان پۆستەکان ناتوانرێ یەکلایی بکرێتەوە. بەردەوامی لە کۆبنەوەکان پێشتری شەروا بوو تاوەکو هەموو مکەوێناتەکان ڕێکمان خستەوانە زۆر لە شتەکان کراوە بە تایبەت کەرکووک و بەغاش المهم بەغا ڕازیەکەوە کاندیدی کورد بە پۆستی محافز وەرگێ ئەمە یەکلا کراوەوە دویش ئەڵێنەوان ڕێککەونوی مبارەکبایان لێکەین ئینشاڵڵا بەم زوانە پۆستەکانیش دابەشەکرێت ئەوەش بتوانرێت هەمووی لایەک قەنەعات پێبێنین شتێکی باش. تاکڕەوانە ئیشکردن لەو شارە ئاکامی خراپە بێ. یەکێتی نیشتمانی ئەگەر بیوێت بێ پارتی و بێ حزبە کوردستانیەکان لەو شارە بە تاقی تەنها و بەر هەدەفی بەس دانانی پارێزگار بێ من ئەڵێم پێش هەموو شتێک شکست ئەخوات. کورد لە کەرکووک بە تەنها مڵکی پارتی و یەکێتی نییە بە تەنها مڵکی حزبێک نییە بۆیە یەکێتی نیشتمانی ئەگەر ئەو زۆر هەوڵیدا ئەوە بکە ئێستا خەریکی ئەوەیە لە ڕێگای سەرۆک کۆمارەوە بانگەشەی ئەنجومەن بکات و لەوێ هەوڵ بدات. من ئەڵێم ئەم ڕێگا ئلتیوائیانە ئەم ڕێگا پێچ و پێچانە دادیان نادات. لە ئێستادا کوتلەی تورکمان کە دووەم کوتلەی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە نایشارنەوە لە کۆبوونەوەکانی ڕابردوو باسی ئەو پێشنیارانە کراون کە سەرۆکی ئەنجومەن بدرێت بە تورکمان ئەگەر بەو شێوەیە پۆستەکان یەکلایی بکرێتەوە و تورکمان لە بەغداد پۆستێکی باڵای پێ بدرێت پشتگیری ئەو هەوڵانە دەکات لە کەرکووک. بۆ خۆتان دەزانن ئێستا لە بۆشایی ئیداری داین لە کەرکووک سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەن بەشداری کۆبوونەوەکان ناکات. نیگەرانین لەوەی کاری هاوڵاتیان بەهۆی ئەنجومەنەوە پەکی کەوتووە بۆیە بۆ گەشتن بە ڕێگە چارەیەک لە هەفتەی ڕابردوو قسە و کۆبوونەوە کراوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکان و گەیشتن بە ڕێگە چارەیەک بۆ ئەو کێشە ئیداریانە. هەر پێک هاتە و ڕای جیاوازی خۆی هەیە. ئێمە پێمان وایە مادام سەرۆکی ئەنجومەن نییە و جێگری سەرۆکی ئەنجومەنیش کە بە وەکالەت سەرۆک بووە ئێستا نایەت بۆ کۆبوونەوەکان دەبێت جێگری سەرۆکی ئەنجومەن دابنرێت بۆی بتوانن لە کۆبوونەوەکان پۆستە ئیدارەکانی شارەکە یەکلایی بکەینەوە و بگەینە چارەسەری کێشەکانی شارەکە. ومرحلة لحين الاتفاق على تقسيم المناصب بين الأطراف والمكونات في كركوك. بە پێی زانیاریەکانی پەیام یەکلایکردنەوەی پۆستەکانی کەرکووک بەستراوەتەوە بە پۆستەکانی بەغدا ئەگەر جێگریکی سەرۆک کۆمار بۆ نەتەوەی تورکمان دیاری بکرێت ئەوە بەو پێشنیارە ڕازین کە پارێزگار بۆ کورد بێت و سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان بێت. ئەگەر نا تاکو ئێستا هیچ ڕێککەوتنێک نەکراوە لە نێوان لایەنەکان تەنها قسە و پێشنیار بووە لە کۆبوونەوەکانی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.